ئێمە گوێیەکە بە سێڕەهەندی چاپ ئەەکەین سکان و ئەشعەی گوێڕاستی بۆ ئەگرین و لە ئاوێنە هەڵی ئەگەڕێنینەوە بۆ ئەوەی بتوانین بە سێڕەهەندی گوێیەکی نوێی بۆ چاپ بکەین. چاپی سێڕەهەندی دەتوانێت ئەندامەکانی مرۆڤ بە جۆرێک چاپ بکە کە کار بکات وەکو ئەم گوێیە. زانایان کار لەسەرەوە دەکەن کە ڕۆژێک هەموو جۆرە ئەندامەکان بۆ یاخود ئۆرگارەکانی مرۆڤ چاپ بکەن. نزیکەی 3 کاتژمێر و نیوە دەخایەنێ بۆ دروستکردنی گوێیەک و بە جۆرێک لێک دەدرێت لە بەکارهێنانی شلەیەکی تایبەت لە خانەکانی خودی نەخۆشەوە کە دەیخەنەکار شۆڕشێک دروست دەکات لە گواستنەوەی ئۆرگانەکانی مرۆڤ. ئێمە بە شێوەیەکی بنچینەیی ئاڵۆزیەکانی ئەندامەکان لە بەشە پتەوەکەی بەشبەشەکەی لەگەڵ پێکاتەی تەخدا بە جۆرێک پێست کەمتر ئاڵۆز بێت. پێکاتە لولەیەکان وەک لولەکانی خوێن کە دووەمین ئاستە لە ڕووی ئاڵۆزیەوە کە لولەکانی ناویان بۆشە نەک وەک ئەندامەکانی لولەی وەک میزڵدان یاخود گەدا کە ئەوانەش سێهەمین ئاستە لە ڕووی ئاڵۆزیەوە. لە کاتێکدا ئەندامە پتەوەکان هەرە ئاڵۆسترینیانە. پرۆسەکە ئەو کات دەست پێ دەکات کە زانایان پارچەیەکی بچووک لە شانەی نەخۆش وەردەگرن هەنگاوی پاشتر دروستکردنی بەو شێوەیە کە دەتەوێ. لێرەیە کە ڕۆڵی چاپی سێڕەهەندی دێت و ئەو پرۆسەی کە پێدەوەترێ سوڕینی ئەلکتریکی. ئەمانە سوڕێنەری ئەلکترۆنین و بەو شێوەیە کار دەکەن کە کەرەستەی شیکاری بەیۆلۆژیمان هەبێت جۆرێکی تایبەت لە پۆلیمێر کە بە یەواشی سەرنجەکەی پامپی دەدەی. پاشان زانایان تاقی لولە دروستکراوەکەی خوێن دەکەن. ئێمە لە ناو بایۆرێکتەرەکە دایدەنێین ئەوەی کە کردومانە لولە خوێنەکەمان لێرەوە وەرگرتووە و بایۆرێکتەرەکەەوە بەستومانە کە بەستراوە بە پەمپەکە و لە بنچینەدا پاڵی خوێنەکە پاش و پێش دەدات. سوپاس بۆ چاپی سێڕەهەندی زانایان دەتوانن هەر ئەندامێکی ئاڵۆزتری لەش دروست بکەن کە بە تەکنەلۆژی OCP ناسراوە. ئەم تەختە 5 سانتیمەتریە نمونەیەکی بچووکە لە لەشی مرۆڤ هەر بەشێک لە چەندین شانەی جۆرە و جۆری ئۆرگانەکانی لەش پێکاتووە. ئەم جۆرە نمونانە بۆ تاقیکردنەوەی دروستکردنی دەرمانی نوێ بەکاردێت. ئەوەی لایەندەدا ڕوودەداتەوەیە دێت بۆ نەخۆشخانە نمونەیەکی بچووک لە پێستت وەردەگرن لە کاتێکدا پزیشکەکان ئامایش و پێشبینی دەکەن گروپێکی ئامایشگا 20 بۆ 30 کۆپی لە پارچەکانت دروست دەکەن. زانایان ناتوانن بە وردی دەستنیشانی کاتی تاقیکردنەوەکان بکەن بەڵام بە هیوان لە نزیکەی 30 تا 40 ساڵ داهینانەکەیان ببێتە بەشێکی ئاسایی لە هەرە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان.